گوێگرانی خۆشەویست ئەمڕۆیش هاتین بۆ شاری کەلار کە دیارە گەورەترین قەزایە لە گەرمیانە بەس مامۆستا جومعای شێوەکار بەسەر دەکەینەوە هیوادارم بەدڵتان بێت و چێژی لێ وەرگرن فەرموو هاتوونێتە خزمەتی مامۆستا جومعە مامۆستا زۆر مەمنون لەوەی کە ئێمە قبوڵ کردبینە خزمەتی جنابەت مامۆستا حەزەکەم خۆت دەست پێ بکەی خۆت باسی ژیانی خۆت بکەی لەکوێ لە دایک بووی چۆن گەورە بووی چۆن گەشتیتە ئەم ئاستە چۆن سپاسانەکەم بەخێراتن سوپاسی کەناڵی فریدۆمەکەم بەخێراتن سەرچاومان ئەمڕۆ ئێمەتان بەسەر کردەوە من ساڵی مانگی دوو ساڵی 1974 لە شاری دووس خورماتوو لەدایک بووم لە دوا سنووری باشووری کوردستان بەرامبەر بە ئامێزی چای حەمرین لە ساڵی 80 چوومەتە قوتابخانەی سەرەتایی و ناوەندیم لە دووس خورماتوو تەواو کرد دوای ئەوە وەکو خولیایەکیان ئارەزوویەک لە ناو منە هەبوو کەوا خولیای ڕەسم و وێنە کێشان و ئەو شتانە بووم کاری هونەری بە تایبەت ڕەسم و وێنە کێشان هەر لە مناڵیەوە ئەو ئیشانەمە کرد بەبیرمێ لە قوتابخانە ئیشم بۆ هاوپۆلەکان خۆم زۆرە کرد کاتێک ڕسمەکانیان نەبی مامۆستا داوای لیان نەکرد هەمووی هات لای منەوە ئیشانەوانە کرد ئەو وردە ئیشانە لای من هێوا شێوا چەکەری کرد و گەورە و بووە خولیایەک بووە حەزێک یەکەم ئیشم ئەتوان لە قۆناغی پێنجی ناوە سەرەتایی بووم کەوا ئیشی بەشداری پیشانگامان کرد من و کوڕێکی ڕەفیقم بوو ناوی مەحسن بوو لەناو قوتابخانە توان بڵێم هەردوومان زیاتر ئیشمان کرد مامۆستایەکمان هەبوو تورکمان بوو نەتەوەی تورکمان بوو سوپاس یەکەم لێرەوە ئەو یەکەم جار فڵچە و بۆیە زەیتی داوە دەستی ئەمەوەتی ئیشکەن بۆ یەکەم جارکەوە بۆیە بناسم و بۆنی بۆیە بکەم لەگەڵ فڵچە ئەو مامۆستا تورکمانەم هەبوو زۆر تەشجیع ئەمەی کرد هانمانیدا بۆی بەردەوام بین هەموو ئیمکانی خستە بەردەستمان بۆیە لە یەکەم پیشانگایکەوە ئیشی زەیتی بکەین هەرچەندە سادە و ساکار بۆ کاتە بەڵام بەشدارمان کرد ساڵی 1985 دوایەوە لە سێی ناوەندی چوومە پەیمانگا پێشکەشم کرد لە سێ یەکەم ئارەزویە و پەیمانگای هونەرجوانەکانم نووسی ناوم دەرچوو لە مۆسڵ بووین 1990 لە سەروبەندی 1991 ئەو شەڕی عێراق و کەنداو دروست بوو ئاڵۆزیەک دروست بوو بەڵام ئیتر ئاواری ئێران بووین چوینە ئێران و هاتینەوە کۆتایی تاقیکردنەوەکان و بە هەر حاڵ ئەو ساڵە هەنێ تایبەتمەندی خۆی هەبوو خوێندن ئەو ساڵم تەواو کرد دوای ئەوە نەقلم کرد بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی 91-92 ساڵێک لەوێ خوێندم ئەلحەقی ئەوەی سلێمانی تەجروبەی باشم کرد قۆناغی دووەمم بوو مامۆستای باشم ناسی لەوێ خەڵکی باشم ناسی بووە بناغەیەکی تەواویتر من ئاشنای هونەر بم لە ڕووی ئەکادمی و زیاتر تا ڕادەیەک ئەو قۆناغی منداڵی و قۆناغی ئارزووان و ئەوی مۆسڵیش ئەوەنە منی تێر نەکرد بەڵام لە سلێمانی تر تەواو ڕەهەندەکانی شێوەکاریم ناسی و خۆشەویستیم زیاد بوو بەڵام نەمتوانین لە سلێمانی بەردەوام بم زۆر لەبەرەوەی ماڵمە لە دووس خورماتوو بۆ هاتشۆکردن سلێمانی و خورماتوو ئاستەنگ بوو زۆر سەیتەرۆشتی زۆر لێبوو مەجبور بووم نەقلیکەم بۆ بەغدا یعنی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا 1992 بۆ 93 نەقلی بەغدام کرد لە مەرحەلەی سێم چوومە بەغدا تر لە مەرحەلەی سێم پەیمانگا لەوێ تۆبی هەڵبژێری لەبین وێنە کێشان و بەشەکانی وێنە کێشان پەیکردسازی و سیرامیک و دیزاین و ئەمانە من پەیکردسازیم هەڵبژار تەمەنە و ساڵی لە سلێمانی بووم وای لێم کرد ئارەزووی پەیکردسازیم هەبێت 3 ساڵ لە بەغدا مامەوە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدام تەواو کرد 1996 دانیشتم ئیترەوە بوو سەردەمە هەمووی سەردەمی حەسار و قەیرانی ئابووری عێراق هەبوو نەوەتەکان بە ئیشی ترەوە خۆم مەشغوڵ کرد ئیکاری هونەری کەمەکرا یعنی عێراق و کاتە هەموو شتێکی وەستا بوو بەگشتی تاکو پرۆسەی ئازادی عێراق بەگشتی سەدام حوسێن لەناوچوو هاتم لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری پێشکەشم کرد وەکو مامۆستایەک وەرگیرام و مامۆستای هونەری شێوەکاری لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری 2003 لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ بەردەوامم لە کاری هونەری و مامۆستام لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری
طبعا لە کفری قۆناغی دۆمی ژیان دەست پێکا بۆ بەنسبەت منەوە توانم وا بژمێنم قۆناغی هونەریەکەی من یعنی یەکەم ئەوەی سەرەتایی و پەیمانگاکان بوو ناوبەرێکی تێکەوت لە 1996ەوە بۆ 2003 بەڵام لە 2003 بەم ناوە قۆناغی کوێنێ لە ژیانی هونەری من و ژیانی تایبەتیش بەڕاست ئەتوانم بڵێم دەست پێ کرد لەوێ ئیتر ئەو ئەزمونێکەوە پێشتر هەم بۆ ئیشم نەکردو لە هونەرە جوانەکان بەدەر لەوەی من مامۆستایەکم و خوێند کارفێرەکەم خۆمیش سەر لە نوێ کەوتمە ئیشی هونەری لەو ماوە تاکو ئەمڕۆ 14-15 ساڵە ئیشی باشم کرد دوایە توانین بینە سەر ئیشانێکەوە کردومانە و معرەز و ئەمانە بەشدارمان کردووە بەڵام تر لە کفری لەناو پەیمانگا بوومە دوای ساڵێک بوومە سەرۆک بەشی شێوەکاری بەشی شێوەکاریم بردەڕێەوە و دوای تقریبا 10 ساڵ ئەزمون لەو شێوەکە لە بەشی شێوەکاری ئێستا جێگیری بەڕێوەبەرم لە پەیمانگای هونەرجوانەکانی کفری ژیانی تایبەتی خۆمیش وەکو کۆمەڵایەتی وتم لە دووس خورمات و لەدایک بووم بەڵام ئەمڕۆ دانیشتووی شاری کەلارم و 5 منداڵی خێزاندارم 5 منداڵم هەیە 3 کوڕ و 2 کچ سوپاس دەکەم دوا بەرهەمیان زیلان خانە ئەوە ئێستا بۆتە هاوڕێکی زۆر نزیکی من زیلان منداڵەکان هەمویان لەگەڵ خۆتن لە ماڵەوە ینی بە زیلان ماوە نا مناڵەکان تقریبا زیلان و کوڕێکمان لەگەڵ من ئایستا گەورە بوون دایانە لە شەقەی باڵ زۆر بەیان هێ منمان گەورەیە لە دووس خورماتەوە خەریک کەسابەت خۆیەتی زیلان لای منە ژیار بچووکەکەی لای منە دیارمانیش لە جێگایەکە خەریک وڵات پارێزی و کار و خەباتی خۆیەکات نمونەت زۆر بێ وڵای ژیانێکیەوەیە ژیانی بەعام کورد لە باشوورە چ لە گەرمیان چ لە کوێستان ئەوەی دیار بێ هەر ئالۆزی بووە ینی لەم وڵات بۆ ئەو وڵات لەم شار بۆ ئەو شار لەم گوند بۆ ئەو گوند دیارە تویش وەکو کوردێکی دەرەوەی ئەم بازنەیەنی تۆش هەرە بێەوە ئەزمونە بکێشی بابینەوە سەر باسی هونەری تۆ ئەوەکە ینی پەیکەرسازیەکی کەلار ئەو ئیمکانیاتە هەیە کە تۆ بتوانی شوێنێک هەبێت پەیکەرسازی بکەی ویشی قوڕ بکەی ویشی بەرد بکەی چ بزانم ئەو شتانێک کە پەیکەرسازێک هەی بێت ئەو ئیمکانیاتە هەیە ئیتر نازانم ئەو کاتە وەکو قەدەر چۆن بڵێ کاتیا پەیکەرم هەڵبژارد یعنی لە ناوی ئیشی شێوەکاری هەرە ئیشی گران و پێویستی بە ئیمکان هەیە و بە جێگا و شوێن هەیە پەیکەرسازیە تەمەن ئیش هونەر بەدەر لەم ئەو خولیایی هەیتە و ئەو دەستڕەنگینی هەر کەسی هەی بێت بەڵام ئیشی تر ماندووبوون و ناماندووبوون و یان جێگا کەمتر بۆ نمونە بۆ کەسێکی دیزاینەر ئەتوانێت لە ماڵ خۆیان لەبان مێزێکی و بۆردێک ئەوەی لە مێشکایەتی لەسەر کاغەزێک دروستی کات پێویستی بە هیچ تر نییە بۆ شێوەکارێک بۆ وێنە کێشێک کەمێک زەحمەترە پێویستی بە فڵچە و ڕەنگە و بۆیە و دڕە بۆنە و نەوتە و زەیتە و فرێمە و ستاندا ینی شوێنێکی گەورەتری ئەوێت جێگای گەورەتر بۆی ئیشکات بۆ پەیکەرتاش زیاتر ئەمدا دیسان پێویست بە قوڕ و بە ژوورێکی تایبەتە و دوای ئیشی گەچکردنی و قاڵبکردنی و ئەنجام مەوادەکان بەچی قاڵبیەکەی دوایە بەچی سەبیەکەی ئەوانش بۆ خۆی باسیەکە ینی بۆیە ئیشی پەیکەرسازی من هەڵم بژارد سەرەتا نەمزانی وایە هەر حەزێکی لێم کرد چوومە سەر ئیشەکە و کاتێ لە پەیمانگایش بووین هەموو شتێ لەبەردەستمانە بوو بیرەوەمان نەکە کاتێ تەخەڕوجەکەی تۆ پێویست بە چۆن لەو پەیمانگا ژوورێ وا پێویست بە ژوورێ وا هەیە بەڵام چووینە بوارەکەەوەی تر ئەیمان کرد تیا دەرچوین کاتیاتی نەتێتە سەر واقع سێرەکەی توش ئاستەنگیە بیت لە کەلار لە هەر شارێکی باشووری کوردستان بەدەر لە ناوەندە شارە ناوەندەکانیان ئەوە کانتر باوەڕەکەم ئەو ئیمکانیەتە نییە بۆ پەیکەرساز بۆ ڕەسامەکانە بێت بۆ وێنە کێشەکان هەگەر لە ماڵیش خۆی شایشی کرد و ئەتوانێت بەڵام
بۆ پەیکەرتاش ئەو کوتم جێگایەکی تایبەتی ژوورێکی هیچ نەبێ قەبارەیەکی گەورەی ئەبێ مەخزەنی تیاابێ گەچت هەبێ قوڕت هەبێ شوشت هەبێ شیش تەلی بەستنت هەبێ ینی ئیشێکی وەکو کرێکاری وایە بۆیە زەحمەتە لێرە چەند هاوڕێترم هەیە شێوەش پەیکەرسازن پێکەوە ئاگامان لەیەکە هەر هەمومان 4-5 ساڵە بەدوای شوێنێکا گەڕێ ناتوانێت تا ئێستا بە گروپیش نەماتوانێت جێگایەکمان هەبێ نە بەتەنیا تەنیش بەخوات 6 ساڵە بێت بەتوای جێگایەکەکەین ئەوە جێگایەک وەم ژوورە بێ بەسمانە بەڵام نییە ناتوانین امکان نییە نە حکومەت توانێت وەکو ڕۆشنبیری و شتانە بە ئەو هونەرمەندانە فراهەم بکات نە جێگایەکە ڕێکخراوێکی وا هەیە بڵێ من ئەو ئیشانە ئەەکەم یان نە خۆمایش ئەو ئیمکانەمان هەبوو بتوانین جێگای ئیجارکەین و بۆ خۆمان پێکەوە گروپ ئیشکەین هەر کەس ئیشەکە لای خۆی ئیشی بیچووکەکەین ماکیەت و شتی بچووک ئەگەر نایش من خەریکە ئەزمموی پەیکەرسازی مەگوازمە بۆ ئەزمموی وێنە کێشان وەکو دوای ئەیبینی ئیشەکانمان ئەوەیە کێشەمان لەوە هەیە لەبەر نەبوونی ئیمکانیات شێوازی هونەریەکە و گۆڕیوە لە پەیکەرسازی ستایل با بڵین یان بەشی هونەریەکە و گواستۆتەوە بۆ وێنە کێشان ڕاستە هەر وەکوتم ئەنا ئیشمان هەر کردووە مەسەن کاتێک پەیمانگا بۆ من وەکوتم شوێنێکی باش بوو هەم بەدەر لەوەی خوێندکارەمان فێرەکرد جێگای شەبوو خۆماش ئیشکەین لەگەڵ دوای دەوام ئەمامەوە من خوێندکارەکانە چون تە جێگایە ئەمامەوە تا شاو درنگانێکی شەو ئیشی شێوەکاری مەکرد ئیشی پەیکەر مەکرد تا لە پەیمانگا بووم بەڵام ئیستا ناتناڵێم ئەو ئیمکانە کەمەوە ئەوەیان شێوازە یان ستایلی ئیشەکەم شێوازم گۆڕێ و ئیشی ڕسم زیاترەکەم وێنە کێشان ڕۆژانە لە کەلارە دەرەوەی ئەوەی کە لە کفری دەوامەکەی لە کەلارە بەچی مەشغوڵە بی دەرەوەی مەسەڵەن چوارچێوەی خێزان و وڵا کەلار شارێکی گەورەیە ئێستا مەجموعەیەک هاوڕێی خۆم هەیە هاوڕێی هونەری تایبەت یان هاوڕێی مامۆستا و شتین سەردانەوانە ئەەکەم کەم ئەچمە بازار ینی مانگی 4 جار 3 جار ئەچمە بازار کەمی بازار کەلوپەلی ماڕەکڕێ ئەمڕۆ خۆشبەختانە ڕخنێ نازان پرزیاری خۆشە ئەمڕۆ هەر گەڕێکی وەکو بازاری لاتووە سیارە هەیە سیارەکان نەگەڕێن ئەمجا مارکێتی گەورە لە گەڕەکانە دروست بووە من مارکێتێکی نزیک ماڵوانەیە هەر ماڵماتە تۆێرە لەو ڕۆژۆت لەو مارکێتە شتەکڕین هەموو شتێکی تیا سەوزە بێت و وشکە بێت ئەتر هەر کامێکمان بڕی خێزانم بچوە من بڕۆم تر بازاری لە کۆر کوردی زۆر قایمێکی دوو نەجاتم بووە وڵێم وەکو بازارکردن بیرم نایە چۆن چوومە بازار بکەم ینی بازاری ماڵ هەمووی لەو دوکانەیە زۆشتی لە کۆڵمان کرێتەوە ینیەوە ئێک تایبەتمەندیم ژیانی تازەی خەڵکەوە هەر گەڕێکی وەکو بازاری لات تۆ بازارەکان فراوان بوونەتەوە مارکێتەکان هەنێک ئەرکی ئینسانی پیاوی بە تایبەت پیاوی ماڵی این کردێتەوە کەلار ئیشەکرێت جارجار پیشانگاکرێتەوە فستیڤاڵی هونەری پێشەم خێرانە فستیڤاڵی باشەکرا لە کەلارە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆیی سینەمایی هیگەلان ئەو کاتانە مش مەشغوڵە بووم بۆ وشانەوە یادەکانی ئەنفال لە گەرمیان بە چڕێکرێتەوە ئێمە لەگەڵ یانانی چی ئەم فستیڤاڵانە بکرێ من ئەندامم ئەندام نەبم ئیشەکەم لەبەرەوەی مامۆستایەکی هاوڕێم لەوێ پێکەوە هاوکار یەکتریە بین لەو بوارە هەمووان ئیشەکەین یعنی بڵێن بەتاڵین بەتاڵیمان بەڵام چەندەم ڕۆژگارم خەیران نەختێک ئینسانی کردو دوور خستەوە لە هەنێشت ڕەنگە من دەمێک بوو نەهات بووم بۆ کەلار تقریبەن چەند ساڵێک دوورە نەهاتوم بۆ کەلار حەزەکەم بیبینم هەم دیس ئینشاڵڵا پێکەوە چاو ساخی لە تۆ باشتر ئینشاڵڵا پێکەوەی بینی حەزەکەم بچین پیاسی ئەو شوێنانە کە زیاتر مامۆستا جومعە سەردانیەکای تر سەنتەرێک بێت شتێک بێت لەگەڵ ئەوەشە ئێمە کەلارە بینیم زانیی گۆڕانکاری ڕێی گەورەیە حتمما من نەبێتە ڕێکلامیش بۆ کەلار و حەقی خۆمان شەڕێکلامی بۆ شارە ئەژین بەڵام کەلار گۆڕانکاری زۆری بەخۆی بینیوە تایبەت لەم 10 ساڵی دوایە
ئەتوان بڵێم لە قەزایەکی بچکۆ بۆ تەیسە ناوەندێکی گەورە ئەبێت پارێزگا بێت بەڵام ئەنێ ڕەوشی سیاسی ئەوی نەکردووە لە هەموو بوارەکانە پێشکەوتنی بەخۆی بین و ڕێگاوبان و بینا و داوای حکومەت و باخچەکان و ئەمانە ئەوەی زۆر پێشکەوتون ئینی نەبینەوە ئێمە ئیمان هەیە وەکو هونەرمەند مەسەلەن گەلەریەکمان نییە لەم شارەکەەوە هەموو ئیشەکانمان تێ عەرزکەین ئەوە زۆر گرنگ بووە ئێمە خۆی نەک گەورە و بچووکی شار بەڕای من نابێتە دەلیلی ڕەتکردنەوەی ئەوەی کە ئەو شارە چونکو بچووکە گەلەریکی تیانە بێ یان پێشانگاکی تیانە بێ یان معرەزێکی تیانە بێ بەڕای من ئەگەر ئیمکانیات هەبێت هەموو گوندێکیش ئەبێ شتێکی وایە لەبەرەوەی کە تۆ مرۆڤە چ لە شاری بچوو چ لە شاری گەورە چ لە گوندێکی زۆر بچووکی سێماڵە هەر مرۆڤە یانێ هەستی هەیە هەستی جوانی هەیە حەزی لە شتی جوانە ئەوە بێ نەبێت بێت بچێ بە دوایە بیبینێ هەیە ئەوە ڕاستە ینی کەلار و کوتم هەموو شتەکان ترلایانی بازرگانی پێشکەوتو بەڵام ئەو لایەنە هونەر کەمێکیشی بۆ کرا گەلەرێکی باش پرۆفشناڵ بکەن جێگەیشی بۆ دیاری کرا و باوەکەم بودجێشی بۆ دیاری کراوی من ئاگام لێ بێت کۆنتاکمە بوو لەگەڵ ڕۆشنبیری بەڵام نەچوە بواری جێبەجێ کردو ئەم قەیران هاتە سەریا بۆ ئێستا جێگایەکی وەمان نیەت بتوانین وەکو پرۆفشناڵ بێت ئیشە هونەرەکانمان تیا عەرزکەین مەسەلەن هەندێک کات لەسەر شەقام هەندێک کات لە بازاڕایە هەندێک کات لە باخچەیەکی لای لەیلا قاسممان هەیە پێڵین خەڵکۆ بێت و ئەوەیە هەندێک کات جێترمانێ لە سەنتەر لە ڕۆشنبیری بچووکە یعنی ئەمانە پرۆفشناڵ نییە ئەفۆ قسەکەیشتە بڕۆم یانێ لە کەلارە چالاکی هونەری سەر شەقام ئەکرێ بەڵێ زۆر مەسەلەن جارە تۆی گروپی شانوش لەسەر شەقامی شەکەن و شێوەکارەکانیش ئیشەکانە بنە سەر شەقام لە دەرەوە عەرزەکەن بۆ بینەر ینی ئەچنە ناو بینەرەوە شتێکی جوانە ڕاستە تێکەڵبوونی هونەر لەگەڵ کۆمەلگایە لەسەر شەقام دەست پێ ڕاستە ئەو ئیشانە کراوە چەند جارتنی سەقافەت لە هەموو وڵاتێکە پێشخەرەکەی هونەرە ئەگەر هونەر چووە ناو شەقام و چووە ناو کۆمەلگاوەی تر سەقافەت وردە بەرە پێیانکە و گەوران بەڵێ لە کەلار شت ئیشانە کراوە ئیشی شانۆش سەر شەقامیش کراوە چەندانێ کراوە زۆریش و ئیشی شێوەکاریش لەسەر شەقام کراوە بەتایبەت لە یادەکانی ئەنفال لە زۆربەی ئیشەکان لەسەر شەقامەکرێ یعنی ناو ملەتەوە ئەوانە هەیە وەکوتر سنتەر و شتیش هەیە من بە حکمی برادەری و هاوڕێتی سنتەری لاوان هەیە سنتەری گەنجان هەیە قەڵای شێروانە هەیە لێرە ئینسان ئەتوانێت لەو جێگایانە شتەکانی پیشان دەدات عەرزیەکە یان سەردانیەکەی ئەو شتانە بەڵام وەکوتم ئەو جێ گەلەریەکە نەبوو و شوێنێکی کەلتوری مایش نییە بۆی بە ئیشە هونەرەکانمان لێرە سابت بمێنێت وەکو مۆزەخانەیەکی لێ بێت هیوادارم ئەگەریش حکوومەت نەیکرد هونەرمەندان ناو خۆیان بتوانن شوێنێکی دیار و تایبەت بۆ چالاکیەکانی خۆیان دابین بکەن ئینشاڵڵا سپاس هەروە کەوتم حەزەکەم بڕین بەیەکەوە کەلار کتان خۆش بێ بچین کەلار بە پێشەوەی کە بچین کەلار ببینین لە شوێنان کەلار وەکو سنتەری گەرمیان باسەکرێ مەسەڵەن ڕەنگە سنتەریش نەبێ وەکو جوغرافیا ڕەنگە سنتەر نەبێ بەڵام دیارە کەلار ئێستا بە قسەکانی جنابەت من تێگەشتم کە کەلار سنتەری ڕۆشنبیری گەرمیانە یعنی ئەگەر کەسێ بیەوێ گەرمیان بناسێ سەردانی کەلار بکات بۆ دەستپێکبوونی کاینەکان وێنەکانی گەرمیان بۆی دەرکرێت ئێستا هەر لەسەر حکومەکە بۆمان دەرکەوت گەرمیان سنتەری گەرمیان کەلارە بابڕی بیبینی ئینشاڵڵا خۆشە ببینین بەلەو گەرمیشە گەرمیانی گەریان وایە الحەقی وەکو موقع جغرافی ئەگەر هەیە کەلار ئەوە نەبێ بەڵام ئیتر بە حکمی هەندێک ئێستا جغرافیەکەی کەوا لەگەڵ دەربەنی خان و کفری و جەلەولاوس دەربەنی خان ناوەندێکە ئێمە شاری کفریمانیش هەیە کفری لە ڕووی کۆنی لە ڕووی ڕۆشنبیری زۆر کۆنترە لە ناوچەکە لە هەمووی لە دووس قورماتوش و لە کەلاریش و لە دەربەنی خان و خانەقینش کۆنترە چونکە زۆر کۆنە و ناوەندی گەرمیان بۆ وەختەوەی بازاڕ لەوێ بووە ڕۆشنبیر لەوێ بووە بەڵامی تر بە حکمەوەی ئەو موقع جغرافی کەنێک گۆڕانکاری هات بەسەرێک کەلار بووە ناوەند بەڵام سێش لە کفری شوێنی کۆن زۆرە بازاری کۆنی لێ ماڵی پاشای لێ ئیشی هونەری زۆر لێ بەڵام کەلار بۆتە ناوەندەکەی حکم ئیداریەکەی و بازرگانیەکەی زیاتر نزیک حدودە ئێمە لێرا وعدەین بە بینەران کە هونەرمەندێکی دەستڕەنگین و ئەوە لە کفری بدۆزین و کفریش ئینشاڵڵا هەیە و هاوکارتان لەبین ئینشاڵڵا بژین بابچین بۆ ناوەندی شار و شاری کەلار ببینین ڕەنگە من بیان بیبینە ڕەنگە بینەران نەتوانە بیبینن داری دوایی باسییان بۆکەم ڕەم ئاوا بوو
هاتوین بۆ سنتەری گەنجانی کەلار ئەو شوێنەی کە ڕۆژانە هونەرمەندان و گەنجانی هونەردۆست لێ کۆبنەوە ئەو هونەرەی کە حەزیان دێ دەسەکەن بە فێربوونیان یان فێرکردن. ئێستاش هەلێ لە تابلۆکانی مامۆستا جومعە لە سنتەری گەنجانە پێمان خۆش بوو دوای گەڕانێکی بچووکی کەلار هاتین بۆ سنتەری گەنجان بەس زۆر گەرم بوو بە پەلە هاتین تابلۆکانی مامۆستا جومعە ببینین و قسەی لەسەر بکەین و ئامانجەکانی بزانین بۆ ئەم ستایلانەی هەڵبژاردووە بۆ وا کارەکە. سپاس ڕاستە ئەمڕۆ ڕۆژی گەرم بوو کەلار گەرمیان بوو. سپاس من سەرەتا سوپاسی سنتەری گەنجانی کەلارەکەم مامۆسانی لێرە ئیشەکەن و تایبەت مامۆستا نەبەز و مامۆستا سەردار و هەمویان چونکە ئەو دەرفەتیان داوە بەدەر لە گەنج بێت لێرە سوپاسیانەکەین بەدەر لەوەی گەنجان تێن لێرە پەروەردەی خۆیان نەبین و بە ستەم و ئەمانە ئیشەکەن ئێمەش ئەتوانین جارجار دین لێرە ئیشەکمان هەبێ شتێکمان هەبێ لێرە ئەو دەرفەتیان داوەتە ئێمە لەم ژوورە ئیش بکەین یعنی سوپاسیانەکەین وەکوتم لە ماڵیش وتم تەنیا جێگایەکە واکو هونەرمەندان ئەتوانین بچین ئیشتیا بکەین و جێگایەکە ئەتوانین ئەوکوتر جێمانیە بۆتین ئیشتیا بکەین بەتایبەت بۆ پەیکەرسازان ئەو بۆ ئیشی ڕسم ئەوەیە هەر ئەو خاڵیش بکەوە من مەسەن هەتێم ئیش لە وێنە کێشانەکەم لە پەیکەر نایکەم لەبەرێ جێگامان نییە حتمما جێگا هەبێت ئیشی پەیکەریشەکەین بەڵام ئەتر لێرە میشاناکەین جارجار ئەوش زۆر نا بەڵام ئەتر ئەو تااقەتەی هەیمانە و ئەو جارجار بیرۆکەیەکمان بۆ دێت حەزەکەین زوو بخەینە سەر تابلۆکان. ئەم تابلۆیە یەکەم ئیشم بوو کەەوە مەثەن لە نەحتەوە بیگوێزمەوە بۆ وێنە کێشان ڕەسم بەڵام ئەوە نەبێ منوازم لە نەحت نێناوەتە بەڵام لە دوو ئیشیان بە تەکنیک ئیشم تیا کرد بە ڕەنگ و دیسان تەکنیکەکەی کەوانێکی وردەدارم تیا لەگەڵدا بەکارهێنا ئەو بیرۆکەی ئەو سەردەمە لە مێشکما بوو ئەوە بوو من ئیشی ڕەنگ بکەم لەگەڵ هەنی ئیشی کەلتوری کوردی تێکەڵم کردووە لەگەڵ هەنی خەون یعنی ئەم لایە وەکو خەون بێتە بۆ بینەربووی پیشاندەم بەس بەو لایە لایەوە کەلتوری مەسەن ئەو ڕەنگانە لە ڕەنگی کەلتوری کووردا زۆر ئەو 4-5 ڕەنگەی ئەم ڕەنگانە لە ئیشی ئەوانەی ماڵی پیاڕازیانەوە یان ئەو جێگا و ڕاخەر و بان و ئەمانە جارجم ئەو فەرش و ئەمانە و ڕەنگانە زۆر لەوەی ئیسفادەم لێ کردووە لەگەڵ ئەو خەون و خەیاڵی کەوا یان ئینسان ڕۆژانە دێتە خەیاڵێ بەم خەتەوە ئەمانە بەکارم هێناوە یەکەم ئیشم بوو تقریباً 5 ساڵ بەری سابێت بەڵام هونەرمەند دائیم ئیشەکان خۆی خۆشەوێت هەر ئێترازی پێوەکە بەڵام بۆ وەکو مەعراز دەتوانین لە 1-2 پیشانگا پیشانی دەی بم بۆ خۆم قەناعەتم وایە ئەتوانین لە 1-2 پیشانگا زیاتر پیشانی نەدەی چون تۆ سەبەبکردنەوەی پیشانگا چێ بۆی نوێگەری بکەی ئیش بکەی هەردەم تۆ یەک تابلۆتە بوو لە 10 پیشانگا پیشانی بدەی جوان نییە بۆیە تۆ بێ هەردەم لەگەڵ پیشانگاکانی ئیشی تازەت هەبێ بۆ ئێستا لە ئیشەکان ترمانە ئەوە بەدیەکەین ینی لەگەڵ ساڵەکانی و لەگەڵ حتا شێواز و ئیشکردنەکەیش گۆڕانکاری تیا کردووە. سوپاس ئەم تابلۆیە جارێ تەواو نەبوو ئیشی تیاماوە ئیشی بکەم ئەم تابلۆیە ئیشێکی تعبیری سریالیە ینی واقعی نییە تعبیر لە شتێکە بە خەیاڵی هونەرمەند خۆی خەیاڵێکە بە تعبیر لە هەنێک شتەکە مەسەن لێرە من لەگەڵ 2 شتا تەعاملم کرد بەدەر لە ڕەنگ تەبانە و ڕەنگانی کەەوە هەڵەمژاردووە مۆسیقا مەسەن هەستەکەی ئاانەیە کەمانجە و شتی دیایە هەستی پێەکەی لەگەڵ مۆسیقا و ئەو لایشی لەگەڵ دیسان ئینسانی نامۆ لە شێوەی ئینسانە لە هەردووکیاوەکو تا بینەشتەکەی بێ بەڵام لە هەردووکیە هەم مۆسیقاژەنەکە مەسەن و کەمانجەیەکە و ئەمەیە بەرەو ئینسان بوو نەچێت سۆرکە لێوە ئینسان بوونەکانی تیا لێرە چاوەکانی بەڵام عینی کاشە سێرەکەی ئالەتی مۆسیقای ئەمانەی بەڵام تاو نەبوو تەواو بێت ئەمە دەمسێتری لێدەی دوای ئیشەکە و ئەو ڕەنگە زرد و ئاگراویش توانە و بارگراونی بۆتە بارگراونێکی بەوە واقعی ئەو مرۆڤەکەەوە خۆیەتی ئەوە ئیشم تیاکە شتا تەواو نەبووە ئینشەڵا تەمام تەواویکەم ناوەستم لی. سوپاس. شێوازێکی تری ئیشکردن ئەمەیە ئەم ئیشی پۆرترێتە زاتن خوارێ خۆش بوو شاعری گەورەی کورد مامۆستا شێرکۆبێ کەسە من حەزم بە شارەکانێکی زۆر بۆیە حەزم کرد ئیشێکی بکەم بە دەستپەنجەکانی خۆم مامۆستا شێرکۆبێ کەسە بەڵام شێوازی ئیشکردنەکەم بە زەیتیە تەبانەوە بە ڕەنگی زەیتیە بەڵام وەکو هێڵکاری ینی شێوازی هێڵکاریە بەڵام بە زەیتی بە ڕەنگی قاوایی تۆخ ئیشم تیا کردووە و هیوادارم جمهور بەدڵی بێ ئەو شێوازە ئیشە
زۆر جار بەو شێوە بە قەڵەمی ڕەساسیکەن ڕەش و سپی بەڵام من چیم کردو هەسیامە ڕەنگەکەم گۆڕێ بۆ قاوایی و بە زەیتیش بە قەڵەمی ڕەساسنا بە زەیتیشم تیا کردووە چەند ئیشێک وامە کردووە ئەمە دانەیەکیانە ئامۆستا شێرکۆ بێکەس تابلۆیەترم تەمنۆ لە پیشانگا بەشداریم پێی کردووە ئەمەش بەشداریم پێی کردووە ئەمەش دیسانەوە تعبیری سریالیە تعبیرە لە ئەمە زیاتر تعبیر لە ئەمڕۆی ئینسان لە باشوور و لە ڕۆژڵاتی ناوەڕاست بە گشتیکەوە ئەگەر تۆ وربدیتەوە لێرە مەسەن وەکو ئاوارە و خەڵک بەڕێوەیە لێرەوە بەس سەهمێکت پێ پیشانەدا هیچ ناویش لەسەری نییە بۆ کوێی بۆ نادیە یەک سامیێڵی ئاوا بڕۆ ئەوە کوێ نازانی کەس نازان ئەمە کەسێکی ترە لێرەوە دەمچاوێکی پیر بە گشتی پیرێکی تیا بەدی ئەکرێت پیاوێکی پیر بەدی ئەکرێت پەنجەرەیەکە لەو دیوە مانگە شەوێکە بەڵام مانگە شەو عادەتەن سپیە ڕەش بووەتەوە لەگەڵ ئەو ڕەنگانی کەوا خۆم هەڵمژاردووە گەر تۆ ئینمان کرد ئەو ڕەنگی زەرد و پرتەقاڵی و سوورە لەو تابلۆی تریشا هەمان بوو یعنی ئەو ڕەنگانە خەریکەوەی لێوێت وەکو تایبەتمەندێکی خۆمی لێ دێت تەمەەن ئەو شتانە هەر شتێکی من ئامانجێکمەیە یان پەیامێکمەیە بەڵام بینێت زیاتر یعنی ئەوانیش ئەتوانن زیاتر هەم ڕەخنەی بکەن هەم لەسەری قسە بکەن هەم ئەوانیش چی ئەبینن بەتایبەت ئەم تابلۆی ئەو تابلۆیە بۆ بینەرە زیاتر خەیاڵی تۆیە بەڵام بۆ بینەرە ئەو خۆی تیا چۆن نەبینێتەوە ئەو ئەزانێ ڕەنگە ئەو ڕەنگە لای من شتێ ببینێ زەرد بێ لای من شتێ بێ لای ئەو شتێ ئەو ڕەنگان لای من شتێ بێ لای ئەو شتێتر بێت ڕەنگە من ئەم تابلۆ بە تابلۆیەکی غەماوی لە قەڵەیم دەنای ئەو زۆر کراوەتر ئەوانە زیاتر بۆ بینەرە بێوکو ئەوەی ماڵسە شێرکۆ بێکەسێکەوە واقعی ئینسانێکە پۆرترێتێکە هیچ ئینی لەسەر نییە بەو شێوازانە تابلۆیەتر ئەمیش پۆرترێتێکەوە ڕێبەر ئاپۆیە من بە حکمیەوەی ڕێبەر ئاپۆ ئەمڕۆ وەکو تەنیا لە ئینسانێکی کورد نایبینم وەکو کوردێکی تەنیا مجەڕەد وەکو سەرکردەی پارتیەکیش نایبینم پارتی کرێکاران وا بڵین شتەکانیم خوێناوەتەوە وەکو بیرمەندێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بینم وەکو بیرمەندێکی جێگەردوونی بە عامەی بینم ئەو کتێبانی کەوای خوێنیتەوە ئینسان لە ڕووی ژینگەوە لە ڕووی ژنەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی کۆمەڵگاوە شتی باسی کردووە بۆیە ڕێبەرایەتی توان بڵێم مرۆڤایەتیەکان بۆ ئەم سەردەمای خۆی و دڵنیام بۆ چەند سەدەیەکی تر ئەگەڕێ خەڵک زۆر ئەگەڕێتەوە بۆ بیرکردنەوە و وتە و قسەکانی ئەو بۆیە لە من هینی تایبەتیم بۆی هەیە بۆیە ئەم تابلۆیم دروست کرد بۆ ڕێبەر ئاپۆ و ڕسمەکەیمیش هەڵبژارد ینی ڕێبەر ڕسمی زۆرە بە شێوازی زۆرە بەڵام ئەم دانیشتنەوە و ئەم بیرکردنەوە و ئەم تێڕامان و بیرکردنەوەکەی لای من زۆر جیاواز بوو و حتا لە ستایلەکەیشە بە دەرەوە یەک ڕەنگە مەڵ بژاردووە لە ستایل و تەکنیکی ئیشکردنەکەیشێت هەندێک تەکنیکم بەکارهێناوە جیاوازە لە ئیشەکان تر ئەگەر تۆ ملاحەزەیەکەی لە فرێمەکە و چلچلووە شتانەیە بۆی حەزمەکە زۆر تایبەت بێت ینی عارە بڵێ متەمەیز بێت تایبەت بێت ئەو ئیشم کردووە و ئەمە زۆر کەس داوای کردو نەمداوە ینی زۆر برادری عزیزی خۆم داوایان کردووە زۆری دۆست و حتا هەڤاڵانیش داوایان کردووە نەمداوە چونکە زۆر لە دڵماشترینە و تا من وێ احتفاظی پێوە بکەم ئینشاءڵڵا بەگشتی ئیشی لێرە موجود ئەمەیەکە وەڵام چونکە پەیکەرسازون و گەهاتین دەسەر وێنە کێشان ئیشەکانمان کەمترە خۆزگە جێگایەکی بۆ پەیکەرە با ئیشمانتیا بکردای ئیشی پەیکەرم کردو لە کفری پەیکەری خاڵی گەرمانیمان کردو بە قەبارەی مەترونی و بە 2 مەتر بەرز بە هەیکەلێک کاملە هەڵواسراوە لە شاری کفریە خاڵت گەرمانی خۆی خۆ بە تەنیا کردیان خۆیشی خۆم بە تەنیا من مامۆسای هاوڕێی هاوکاری مامۆسایەکی هاوڕێم پێکەوەردوومان هاوکاریەوانی کرد خاڵت گەرمانی فەرماندەیەکی کۆنی پێشمەرگەی کۆنی سەرەتای شۆڕشی نوێیە بەداخەوە لە سەرەتای شۆڕشی نوێی شەهید دەبێ خەڵکی کفری و دەڤەری گەرمیانە ئەو ئیشەمانە بۆی کرد لەوێ و ئیشی بەشداریم کردو لە مەعرەز ئیشی پەیکەریانی بە لە زۆر جێگا بەشداریم کردووە بەڵام وەکو ئیشێکی ما بێتەوە هەڵواسرا بێ ئەوەیە ئەمە ئیشانەیەمە تۆ لێرە بەس بۆ هێندیت ینی سەردانی مامۆساکانی ڕەفیقت و بینینی هاو پیشەکانت و یان نە لێرە فێرخوازیشت هەیە نا من هەر بۆ سەردان هەم بۆ سەردان دێم هەر کات لێرە پیشانگاکەنەوە سەریان لێدەین بەشداریەکەین جار بەشداریەکەن جارە تۆیە بۆ گەنجوانە جیاوازە بەڵام ئەمەیە دوو بۆتە جێگایەکی ئیشکردنی منیش بۆ خۆم جێگایەکەوێتێن جار ئیشەکەم سپاسیانەکەم
و سەردان مامۆستاکان هاوڕێی شەکەم فێرخوازەکان ئەم سنتەرە خۆیان سیستەم خۆیان هەیە و ئیشی خۆیانەکەن و مامۆستای تایبەتیانی مامۆستا سەردارە ئیشی لەسەرەکە ئیشی خۆیانێ بێجارجار بین فێرخوازەکان ببین و نیقاشێ بکەین لە دەرەوەی سیستەمی پەروەردەی ئەوان ئەبێت یان لەگەڵ ئێمەشانی قاشەکە بە حکم و تەجروبەیە هەر ئاوایە ئیتر من سوپاسیان دەکەم سنتەرە دەرفەتەمان پێدەن هەموو کار زۆر دەست خۆش ئەگەر ئیشەکەی لەسەر تابلۆ وڵا ئیشم ماوە بێتەوە یکەم دەی ئیشەکە و تۆزە ئیشی لەسەرم چین بۆ شوێنێکی تری دوای تابلۆ دەفەرموو مامۆستا دەرەوەی ئیشە زەیتی و تابلۆ و ئەوانە چی ترەکەی مەسەڵەن ئەوەی کە من نەبینم ئێستا بەدەستووە و تەڕاحیە وتمان کاتێک لە پەیکەرەوە دیسان هاتینە سەر وێنە کێشانوەمانە وێنە کێشان تەنیا ئیشی زەیتی نییە مەسەڵەن ئەو شان زەیتیانە ئیشی هێڵکاریە ئەساس ئەبێ هێڵکاری بکەی هێڵکاریش بە دوو قەڵەمە بێ ئێمە پێژین قەڵەمی ڕەساس ڕەش و سپی یان قەڵەمی ڕەنگاوڕەنگ ئەجا لێرە من ئیشم کردووە بە هەردووکی بە ڕەش و سپیش و بە ڕەنگاوڕەنگیش لەگەڵ ئەوەیشە لە هێڵکارێکە هەنێک شتم هەڵبژاردووەی سەیری بینین تایبەتن ینی کەم کەس ئیشی دەیکرد و مەبەست میشە لەو ئیشانە بەڵام بۆ نمونە ئیسەمە ئیشی ئەسپێکە بە ڕەنگی قاوای کردومە ئیشی هێڵکاری سەری ئەسپێک ئەمە ڕەنگی قاوای باڵێ لێرە ئەم ڕەنگانە ئەمە ڕەنگاوڕەنگەکانە بەردوو بە ڕەنگی ڕەنگاوڕەنگ قەڵەمیداری ڕەنگاوڕەنگ پۆرترێتە هەنێک کات بابەتم هەڵبژاردووە هەمووی پۆرترێت نییە وەکو ئەمە مەسەن لێرە مناڵێکی ئاوارەیە بە دەمبرسێتی ئاو نان و سەمونیان پێداوە فرای خۆی کەوتووە تعبیر لەواکە لێرە مناڵێکی ترە ئەگرێ و بۆڵەترێ بەدەستیەوەیەتی لێرە هەر مناڵێکی تری ئاوارەیە بە فۆتۆ گیراوە کامیرێ دەمچاوی دزی و ڕسمی گرتووە و منیش پێم جوان بووە ڕەنگی زۆرتیان بە دروستم کردو ئەمە یەکێک کەسایەتێکی خورماتووە من کەسایەتێک ینی هەرین یەکی بێت ئەمە ژنێکە فۆتۆ شتی جلی کوردی لە بەریەتی پۆرترێتە ئیتر ئیشی بچووکە بێت بۆ پۆرترێ زیاترشتکە هەنێک کات مەسە ئەیناسی بۆ نمونە ژنە ئەیناسم کرد بەڵام ئەمە هەر لە گۆڤارێک دەرت خستووە مشەجعی فەریقێکی تۆپی فێ بۆ نمونە بۆی حرەکەی جوان بوو هەیەتیا بوو ئەو ئیشەمانە کرد ئەمە هێڵکاریە هێڵکاری و تەواو نەبووە ئەم ڕەنگانە مەسەڵە شەید حسێن مەنسوورە لە دەر ئەم ڕسمانە ئەم پێڵاوانە تایبەتە ینی بۆ یەوتم ئیشانێک تایبەتە مەسە بەس پێڵاوم کردووە مەجموعەیەکی پێڵاو ئەمەسە ئەم پێڵاوی گەریلایە جوان بۆ دروستم کردووە ئەم پێڵاوێکی وەرزشیە مەجموعەیە پێڵاوم کرد ئەمە پێڵاوێکی نۆرماڵە بۆ نمونە ئیشم لەسەر پێڵاوەکان کردووە ئەمە پێڵاوێکی دیسان وەرزشی نۆرماڵە پێڵاوێکی کرێکارێکە ئەمەی کرێکاری باتۆن و شتیشەکەن دیسانەوە پێڵاوی کرێکارێکەمانی بێ نەختە هینتر بن پێڵاوێکی کرێکارێکی نەوت
ئەم مەجموعە پیاڵاوانە کەم کەس ئیشتیا کردووە من بەبەست لە پیشانگەیەک شەوەینم کرد بەس پیاڵاوەکان هەنی خەڵکی بەس دەسەکان بەس دەم و چاوەکان بەس ڕوومەتەکان هەم ئیشی هێڵکاری خۆشە هەمیش مەبەستە دەوێت لێرە هەنێک پۆرترێتی ترە هەر بە هێڵکاری ئیتر نۆرماڵ مەسەن دوو مناڵێن سەرێ پیشانی بدەین ئەم هێڵکاریانە بۆ هونەرمەند زۆر گرنگە ینی پێویستە بەردەوام لە قەڵەم دانەبڕێ قاقز و قەڵەم دانەبە ئەگە ئیشی زەیتیش نەکات پەیکەریش نەکات بەڵام ئیشی هێڵکاری بەردەوامی کە بدە بۆ ئەوەی هەبێت و ماوە مەلایکەی مانگی جارێ بێ ئیشە بکەیت تاکو دەست ڕق نەبێ و دوور نەکەیتەوە دەم و چاوی پیرەژنێک خواردی خۆش بوو عباسی کەمەندی هەنێکشی ماوە بەڵامی تر پێم جوان و دروستی کەم چۆلەکەیەک لەناو بەفرێکە چۆلەکەیەکە دەم و چاوی پیرەژنێکی تر کوردی پیرەژنێکی ینی ستایلی کوردی جوان ئەمە ئیشکردن پێشن دراسە دەم و چاوە تۆ ئیشکەی لە چرچیەکان نەبێ ئیشکەی باوەڕکەم هونەرمەندێکی جیانی کچێکی ئەمریکی تر جوان و دروستم کرد ئەمە هەر ئیشێکی دەم و چاوێکە پۆرترێت ئەو ئیشانە ئەەکەین ڕێبەرا پۆ دیسان هێڵکاریەکە ژنێکە لە پشتی عەباکەیەوە بە غەمباری و بەهینێکەوە گریانەوە سەیرەکات پۆرترێتێکی ترە پۆرترێتە مناڵە ینی چاو تەرکیبەکەی سەر چاو و دەم و ئەو شتانەی بەختیار عەلی مناڵێکی ترە ئەگرێت لێرە مەسەن تۆ گرنگی بە قوماشە دەی بە قوماشە جلوبەرگەکەی زیاد گرنگی پێدەی ئەو کەسایەتیانەی تر هەنێکی من خۆم حەزم کرد دروستیکەم هەنێکشی ڕسمەکەم پێ جوان بۆ دروستیکەم و خەڵکی تر زۆر ماوە بیکەین بەڵام ئەرشیفی خۆم ئێستا پێتان چەند ئیشە ترمێ ئەمانە بە با بڵێن بە ڕەنگاوڕنگ بەڵام وەکو سریدی گشتم تیا کردو ینی وردەکاری زیاتر بۆ نمونە تۆ خۆپاوەتەوە ینی بۆی هیچی بە ساغی نەماوە شێوازێکە لە ئیشکردن وردەکاری زۆر تیا ئیشەکەی ئەمە هیچی این خۆی قەباری ڕەشاوە قەبارەکەی خۆی تێکداوە خۆپاوەتەوە هەمووی تایگەر دیسانەوە بەڕەنگا و ڕنگ نەستەلەیەکە دیسانەوەی شەربەتە قوتووی بیفسیەکە ئەمە پێشن دراسە تۆ هونەرمە دەبێت ماوە ئیش بکات حەزکە اینجا ئیشکات بۆ سادە نەبێ ئیشەکەت هەستەکەی هەنێک کات بۆ ڕانکاری تیا بکەیت سێ بۆ عەدیە باڵێ سریدی ئیشتیاکەی فیتەی هینە مەتریە ئەوە کوبێکە بە شکاوی مەیاری مناڵان هەڵماتیان خواردن هەوڵم داوە لە هەر شتێکا شتێ دروستکەم لەسەرێکی نێنەڕۆم ینی قوتوبی هەمووی و ئەو شتانەوێت عینەکەی خۆم عینەکەی خۆمە لەگەڵەوەیە سینت کرد ئەرشیف و ئەمانە ئەم ئەرشیفەم هەیە تەمەنەوەتی ئیشم کردووە هەمووی ئەرشیف کردووە ئەوە خۆشبەختانەیەک هاتە سەر باشەڵایشی چاکە کرد خۆشبەختانە هاتە سەر گروپی هونەری دژلە کۆمەڵی هونەری دژلە
ئەمە لە 2007 لە کەرکک ناوەندێ بوو لە کەرکووی ئیشیانەکە گروپی هونەری دجلە ئەندام بووم لەوێ پێکەوە ئیشمان کرد ئەمە ئیشی دلیلی ئیشی معرەزێکی تایبەتی خۆمە لەسەر پەیکەرسازی ئیشمانتیاکە لەگەڵ گروپی هونەری دجلە لە کەرکک بوو ئەمە هەمووی ئرشیفمانی تقریبا زۆرە زۆر نییە زۆر سپاس دەکەم من سێ معرەزی تایبەتی خۆم هەبوو تایبەت شخصی سێم کردێتەوە و زیاد لە 60 پیشانگای هاوبەش پێشانگای هاوبەش سیانی تایبەت تەنیا خۆم ئەمە لەگەڵ گروپی شێوەکارانی گەرمیانایە گروپی شێوەکارانی گەرمیان گروپی شێوەکارانی گەرمیان دیسان ساڵێکەمە 2015 ئەوە 2013 پەیمانگای هونەرە جوانەکان لە 8مین فستیڤاڵمانە ئیتر ئاوا هیچ هەموویم کرد لە گۆڤار و ئیشەکان و ڕۆژنامەکان و ئەمەش دژلە بوو ڕاستە ئەمەش دانێتری دژلەیە ئەمەیە وایە فستیڤاڵێکی شێوەکاری بوو مەخمور بوو ئاوێزان ئەمیش پەیمانگای هونەری جوانەکان و لەگەڵ چەند چەماڵە ئیشمان کردووە ئەمە لەگەڵ سەنتەری ڕاگەیاندنی ژنانە ئیشمان کردووە سەنتەری ڕاگەیاندنی ڕۆناگیری ژنان ئێستا زۆرە پەیمانگای هونەری جوانەکانە دیسان گشتی ئەمانەیە وایە ئەم ساڵیش لەگەڵ سەنتەری لاوانە ئیشێکمان بردە سلێمانی و لە یادەکانی ئەنفالیشە لە یادەکانی هەموو ساڵی یادی ئەنفال گەرمیان من بەشداریەکەم وەکو شێوەکار ئەمەش لەگەڵ شێوەکار بوو ئەمە تقریبا 28 شێوەکار بەشدار بوون لە گەرمیانەوە کۆبووینەوە بردوانە سلێمانی نمایشمان کرد لەوێ لە هۆڵی گەلەری ئازاد شەوقی هەمووی گەرمیانی بووین ئابلمانە سلێمانی نمایشمان کرد بە هاوکاری سنتەری گەنجانتەمان لێرەوە شەکانمانیان کرد لەگەڵ مامۆستایان ئەمە ئەوە بوو لەگەڵ هونەری شێوەکاری بەڕێوەتی هونەری شێوەکاری سلێمانی ئیشانەمان کرد وەکوتم یادەکانی ئەنفال لە گەرمیان هەموو ساڵ یادی ئەنفالەکرێتەوە ئێمە وەکو هونەرمەندان بەشداری تیاکەین و ئەمانە هەمووی هینیادی ئەنفالە ئەمە دیسان ئیشێکی کۆنی هونەری دجلەیە لە 2005 تقریبا 35 هونەرمەند بەشدار بووین لە کوردستان بەگشتی بوو تەنیا مەسن گەرم کەلاری تیا بوو سلێمانی تایە هەولێری تایە کەرکووکی تایە دوهۆکی تایە ئەمەیانە ناسم بە مامۆستا بڕیارە بەڵێ مامۆستا سامانە بۆ بەکر کەرکووکە مامۆستا بەهادین سلێمانیە عوسمان مەحموود سلێمانی تر هەمووی تێکەڵاوە ینی هەموو شارەکانی کوردستانە بەشداریمان تیا کرد ئەمیش ئیشێتری 2009 وزارەتی ڕۆشنبیری و بەرایەتی گشتی هونەر ڕۆشنبیری سلێمانی دیسان ئیشێ تێکەڵەیە بوو ئەمیش ڕێکخراوی هونەرمەندانی کوردستان لەقی کەلار 2007 هەشت هونەرمەند بووین ئیشێکمان کرد زۆرە ماشەڵڵا ئەمە پەیکەرەکەی یوتەوەی کە سلێما کفریەوەی شەیخ خالد گەرمیانی ئەو پەیکەری خالد گەرمیانیە لە کفری کراوە پێشمەرگە بە جلوبەرگی پێشمەرگایەتی پارتیزانی ئەو سەردەمەیە لە سنتەری شاری کفری هەڵوادانراوە هاوڕێکی دروستمان کرد بەڵێ لە سنتەری شاری کفری دانراوە ئێستا ئەوەیە ئەمە لەگەڵ ئەمە ڕێکخراوێکی ئەڵمانی هەبوو لە هەولێر بەشداریم تیا کرد لەگەڵ گروپێکی هونەرمەندی ئارتڕۆڵ گروپی ئارتڕۆڵی هەولێر لەگەڵ ئەوانە بەشداریمان کرد ئەلەم ئیشە هەمان ئەوەیە ئەمە فۆڵدەرەکەیەتی ئەوەی ئارتڕۆڵ من بۆ پەیکەرە بەشداریم کرد لە 2011 بوو ئەمە لە بابل خواروی بەغداد لە عێراق بەشداریمان کرد لە عیندی سانی میهرەجانێک هەبوو لە بابل بەشداریمان کردووە من و چەند هونەرمەندێک 13 هونەرمەند بووین لەوێ بەشداریمان کرد ئەمە وزارەتی ڕۆشنبیری عێراق وزارەتی ڕۆشنبیری عێراق کردێتی ئەوە بۆ تقریبا 197 هونەرمەندی هەموو عێراق 190 لە بەغداد وەزیر الثقافە خۆی افتتاحی کردووە لە قاعی سەنتەری هونەر بەڵێ لە بەغدا وەزارەتی ڕۆشنبیری بەشداریم کردووە 197 هونەرمەندە من لە 11 بەشداریم سەرتاسەری عێراق وایە بە کوردستان و عێراقەوە 197 هونەرمەند شێوەکار بەشداریان تیا کردووە لەوە بەشدار بوون
ئەمە دیسان ڕێ خراوی گەشە پێدانی مەدەنی هەر لەگەڵ هونەری دژلە لە کەرک و دیسانەوە ئیشمان کرد پێکەوە. ئەمە دیسان یادی ئەنفالە. ئەمە ئارتڕۆڵ ئەوەی ئەڵمانیەکەیە پیشانگایەکی تریانە بەشداریمان کردووە. دەستە خۆشکردنی چالاکی ماشەڵڵا وەڵاو سەردەمانە ئێستا ئەگەر دەستێن نەگرم بڕۆین تا سێ بەرنامای بێمە دەلیل سپاسانەکەم دەستان خۆش بێ دەستەخۆشبێت زۆر بێت. هیوادارم گەرمیان لە پشتی هونەرمەندانی وەکو جنابت ڕۆژ بە ڕۆژ لە بواری ڕۆشنبیریەوە هەر گەورەتر و گەورەتر بێت وەلو گەرمیان نمونەی خۆڕاگری و نەتەوە پەرستی و ئەوەن بەڵام حەزەکەین لە بواری هونەریشەوە هەر نمونە بن. وڵا ئیمکان هەیە هونەرمەندی باش لە کەلارە هەیە بەس ئەبێت هاوکاری بکەن دەرفەتیان بۆ بڕەخسیێت نەختێک هاوکاری بکەن دەرفەت هەبێ هونەرمەندی باشێ بە تایبەت جیلێکی گەنجیش دروست بووە لە کەلارە. ینی هونەرمەندە کۆنەکان کەم بوون خۆدای جان هەشتێک کەم بوو بە 50 دەستە ژمێرە بەڵام ئێستا جیلێکی گەنج هاتووە لە کەلارە زۆر ئاکتیڤی شەکەن باشن چالاکیان هەیە و هەر پیشانگای کرێت 15 بۆ 20 کەس بەشدارە بێ زۆربەی گەنجن یانی ئەوە دڵ خۆشکەرەکەەوە و گەنجانە بینی ئیشەکەن و بە تایبەتیش لە گەرمیان پەیمانگای هونەرە جوانەکانی کفری ڕۆڵی بینی لە کفریەتەمە بۆ هەموو گەرمیانە کفری ڕاستەرێ بەڵام ڕۆڵی بینی سندەری گەنجانی کەلار ڕۆڵێکی باشی بینی بۆ گەنجە خوێنگەرم و تازەکان هەڵچووەکان با بڵێت سەرەتایەکان و ناوەندەکان لە کەلارە ڕۆڵێکی باشیە سنتەری گەنجان و لەگەڵ چەند سنتەرێکی تریشێ بەڵام ئەوانە ئیشەکانیان بەردەوامی نیە کاتیە بەڵام سنتەر گەنجان کە دایمیە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکانی کفری ڕۆڵی باشیان بینیوە و ئەدەم دە 15 ساڵی دوایە دەتوانم بڵێن قوتابخانەکانیان پڕ کردێتەوە کەلێنەکانیان زۆر پڕ کرێت بەڵام دیسان ئینسان هیوای زیاترە. دەستخۆش هیوادارم ڕێگاتان هەر بەردەوام بێت و سپاس ئیشەکەتانیشێکی جوانە خو پیا و کلاسیشی بینەرانی خۆشەویست و هێژا هیوادارم بەرنامەی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت دینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر مامۆستا جومعە قسەیەکی هەبێ بۆ کۆتایی. سپاسانەکەم بەڵا سوپاسی کەناڵی فریدۆمەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم گەشە بکە و زیاتر پەرەی پێ بدرێت و ئەستافی دەستخۆشی لە تۆکەم و پشتی کامیرە و جەماعەتی ستۆدیۆ هەموویان سوپاسانەکەم خۆشتان مەوێت هیوادارم هونەری کوردی بە گشتی بگاتە ئاستی هونەرە جیهانیەکان ڕۆژێک ببینی هونەرمەندانی کورد لە ئاستی هونەرە جیهانیەکانە تابلۆکانیان نمایشەکەن و کارە هونەرەکانی نمایشەکەین ئەوە ئامانجی منەوە هیوای منە ئینشاءڵڵا سپاسانەکەم ئینشاءڵڵا هەر بمێنن بە شادی و خۆشی خواتان لەگەڵ.